حەیران دەرێم بابەنە ڕۆکە بەوێ ئێوارێ من دەرێم گەل لە بریندارم بە خودای غەمدەری گرتیمە لە بۆ نازانم بە چێندەرێ دار برێم ئەرێ چەتیمە حەیرانە من دەرێم بە بستیە گۆگەمان دەتون دەستت برن نابی لە بەربازن و بەربازنە ئەرێ چاو دەرنایەن لە بەر بسک و شابسکان ناوەڵە ئەمن دەرێم لە بەر هوردە پەرچەمان من هەینێ مەیلی بەژنە کێباریک و زەندێ بە بازن دوو چاوی ڕەشکۆ کە دادەنێم ئەو کاتەی دەمرم بە خودای دەماوێنە بەینی دووبەیاردان ئەرێ تا چیش بی لە مارە بابەندا بنیشی شەرنیا من چیدی هەر نەگرم کە سەردەگەر ئای غەمەن حەیران دەرێم براینە برادەرینە دۆڕۆکە بەوێ ئێوارێ من دەرێمێدی قزدەری خۆمان بەرامبەری گردی پیرداودی ئەرێ قاز و قورینجی ئاسمانە سۆنەیە کاو لە دەربەندی ئەرێ من دەرێم ڕەبی کۆربیتەوە وراتێ غەریبیانە و سارەکە سەرێ چەند سارانە ئەمن کەتیمە بەندی دەنگۆ وەرنجمە بەچی لە بۆ من بدەنەوە حاکمەکەی زەمانی بە ڕۆژ بمگری قەیدە الحەیات بە شەو بەرم بدە ئەیامان و سەد ئامان ئەغ لە بەرد و چاوی ڕایەندی ئای سەجاری خۆزگە تیرۆگ بام لە سارنینەن ئەی خۆزگە تیرۆگ بام لە سارنینەن دەدەی جار کەت بامە و سەرژل کەیڕانی جار کەت بامە و سەرژل کەیڕانی خۆزگە تیرۆگ بام لە سارنینەنی دوڕە خۆزگە تیرۆگ بام لە سارنینەنی دەدەی لانی ساڵانەی قوتابخانەکانی کلیڤەر کە بۆ ئەنجامدانی ئەم فیستیڤاڵە کە ساڵانە ئەنجامی دەدەن بەڕاستی جێگای دەستخۆشیە بۆ تەواوی کارژێری قوتابخانە و قوتابیان و مامۆستایان و کە بۆ ئەنجامدانی ئەم زۆرە چاڵاکیە فیستیڤاڵانە بەڕاستی پێویستە هەم جە و گۆڕینێکە بۆ قوتابیان و قوتابیان ئاشنای فۆلکلۆر و کەلتوری کوردی دەبن خاستن ئەوەوەی ئێستا کە پێڕادەکە کە تەماشا دەکات پێشتر کو بۆ باو باپیران ئەم زۆرە کەلوپەلانیانە بەکاری نازۆ سادە و ساکار بووە زۆر شتەکان دەستیان خۆشوی زۆر ڕێک و پێکە بەڕاستی جێگای دەستخۆشیە ئینشاءڵڵا هەموو ساڵی لە پلان و بەرنامە خۆیان ئەمە بەردەوام دەبی دووبارە دەستخۆشیانێ دەکەم زۆر
دەستان خۆش بە ناوی خوای گەورە و میهرەبان هەروەکو باسمەکە بەڕاستی زۆر سەرسامین بەو جۆرە کلتورانە بە نوێکردنەوە و بەبیهینانەوەی خۆمان ئێمە وەکو کۆن و هەروها بۆ قوتابیانیشوان یعنی ئەو جۆرە بڕگانەی ئەو فیستیڤاڵە بەڕاستی جێی دڵخۆشیە یەک لە یەک بڕگەکانی جوانتر بوو ئەمن بە هەمویان سەرسام بووم یعنی بە هەموو بڕگەکانی بۆ لەبوو کە بە بارانە و لە دوکان و لە چایەخانەکە و ینی بە تایبەتی لە خشت بڕین و یعنی شتی زۆر جوانە بۆ هەموو دنیاش نیشان دەدەین کە ئێمە میلەتێکین خاوەن کللتوری جوانین خاوەن شتی جوانین توانیتمان خۆمان بەڕێوە بین بە شتە سادەکانی خۆمان بەڕێوە بین دەستان خۆش بێ من سوپاسی قوتابخانەی بەڕێوەبەرایەتی و دەستەی مامۆسایان بەگشتی قوتابخانەی کلێبەر دەکەین کە هەموو ساڵانە ئەو فیستیڤالە کللتوریەی ئەنجام دەدەن و دەیکەنەوە هەم بۆ سوودی قوتابخانە و هەم بۆ کۆمەلگاش سوودی لێوەردەگری زۆر سوپاسان دەکەین دەستان خۆش بێ. دەستخۆشیتان لێکم ئەمڕۆ ئێمە خۆشحاڵی نوکسە بەرشتیاران هاتوین ئامادە بووین لە فیستیڤاڵی قوتابخانەی کلێڤەر بەڕاستی شتێکی زۆر جوانە ینی وا لە قوتابیەکانەکە ئاشنا بن بە فلکلۆر و کەلتوری کوردەواری خۆمان شتەکانیش ینی زۆر واقعی داناوە ئەوە نیە ینی وەکو بڵێن وێنەیەک بێ شتێک بێ بە واقعی هەموو کەلتورەکانیان جێبەجێ کردووە لێرە یعنی یەکێ بێتە ئێرە کە سەیری بکات یەکسەر ئەزانێ کەلتوری کوردەواری خۆمان چۆن بووە دەستخۆشیتان لێکم بە هیوای سەرکەوتن لەگە میریشی جۆرە زووگژنەکانی دەست بە بازن دەبامودانی وارە دەمەشێژنەوە سەرینم شینەکەم لەسەر ئینگاندا بەزیزی خوبا بەدادنەمیان کە لێ خۆشار بە ئاوا چۆنن؟ ئەمە چیەکە؟ حەزەکەی باران ببارێ حەزەکەم باران ببارێ؟ ئەی چۆن ئاقڵن هەموو ڕۆژ بووکە بە بارانە دەکەن؟ یاڵا منیش حەزەکەم با دەست پێ بکەین قومي حسن وحسينان أموي قرب لكينان وايا برام بباري للادي وللشاري وايا برام بباري للادي وللشاري لسبين تاعي واري وبليز ما بيك اخواري لسبين تاعي واري وبليز ما بيك اخواري بوكا بباراني آبي بنت اخواني بوكا بباراني آبي بنت اخواني ساعاتي جاراني ولا ديرين زماني ساعاتي جاراني ولا ديرين زماني
يا الله يا الله يا الله يا الله دانشتبو لبنتوي هاروي دخوار بتسخوي موجود وشاو كشمش لوي صد ما شاء الله هزم تويتا جرزميني لا بركورتي نو هميني يا الله aman 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 ay gule hiru bana gule kharmane kurdana khane dilo rabani haylo dama agroni هيرو ميوان شات مالا بابي من لو بميواني هرزي رام لبو ميواني خوب كجمو لبني بكابركاي لو هاي لو بربراني هاي بابو دغداكو بابي من سگو سنگو دريم غرغا خواردي لا خاري ويلو يو هاي لو لك شواني هاي بابو ڕۆژێ دەی فەرموو بابا ڕۆڵەنە چێ لە بیرتان و تێیدایە گەورەتان فەرمایشتی باپیرتان ئەم جل و بەرگە جوانە میراتی باپیرتانە هەمووتان بیپارێزن هەمیشا جێگەی ڕێزن ڕنگ و چۆخە و جامانە هەمووی بەرگی خۆمانە کڵاشی هەورامانی فەرەنجی یان سۆرانی بیکە بەرێت بە مەردی جێگەی شانازی کوردی کراس لەگەڵ کۆڵوانە هەر لە دایکی من جوانە دەسماڵی شانە و شانی بەدابی موکریانی پشتێنی زەردگوڵی ورد لە تۆ جوانە کچی کورد دەسماڵی شانە و شانی بەدابی موکریانی پشتێنی زەردگوڵی ورد لە تۆ جوانە کچی کورد پیرۆزت بێبی پۆشە کێوەکو تۆ دڵخۆشە قەت بەکەمی نەزانی میلەتی کورد زمانی پیرۆزت بێبی پۆشە کێوەکو تۆ دڵخۆشە قەت بەکەمی نەزانی میلەتی کورد زمانی ڕۆژێ دەی فەرموو بابا ڕۆڵەنە چێ لە بیرتان و تێیدایە گەورەتان فەرمایشتی باپیرتان ئەم جل و بەرگە جوانە میراتی باپیرتانە هەمووتان بیپارێزن هەمیشا جێگەی ڕێزن ڕنگ و چۆخە و جامانە هەمووی بەرگی خۆمانە کڵاشی هەورامانی فەرەنجی یان سۆرانی بیکە بەرێت بە مەردی جێگەی شانازی کوردی کراس لەگەڵ کۆڵوانە هەر لە دایکی من جوانە
خرزستين وباز قريمات سانس ما يعمو فسدر بواران لكور بكور بيسر دريان بخير بن وەکو هەموو ساڵێک قوتابخانەی کلێڤەر پێشەنگە لە شاندانی کللتوری کوردواری هەوڵماندا و هەموو شتەکان دەستی بێ من وەکو کارکتەرێکی کوردەواری هەوڵم داوە چای بدەمە تەواوی بەشداروان کە لێرن زۆریشان بەدڵ بۆ پێیان خۆش و چایەکەم وی وادارم هەمویان بەدڵیان بە ئینشەڵڵا بەخێر بێن. قوتابخانەی کلێڤەردا ناو خەتیایشەکەم شەکە زۆر جوانە دەستخۆشیان لێ یەکەم کارژی جوانی کورداویان خەبیناکە زۆر جوان دەستخۆشیان لێ یەکەم مەژلاک و منداڵی ساغای ڕادێژێ دەیمێنێ دەست ناخۆش بەخێر بەسەر چاو ئای دەرێم برایە بواران گەلە خۆشە دەرێم خەرزەستین بین بخوای دەرێم لە چیژێ قديم قركاي قديم شلون بو هم يخشتوا قربوا هم يخشتوا قربوا بالدواري بدي شبو بخشتوا قركا مفروض بس لا قركا عند الشيله لا انقذ وشيلي عندك كده حطيك دمايوه فحطيت شيء او خروزه خرده كده زعما خرده كده لو قلنا كيبا لزيناني قلنا كان بقى دا نقص بلا قرب بس فلان كسيا زعما قلق مالك عند قشتو على اساس دعوتك جوديه دوای با دەستان پێ دەکەم بە قوربە سواخەکە حاڵی بووین دا دیوار هەبە قوڕێ بوو سواخەکە هەبە قوڕێ بوو زۆر لە جوانتر بوو لە دەرێ لەبەوەی دەرێ زوو تێکدەستن بە دوورێ تا تێکدەست ئەو بە ئیسابی ئەوەی هەرەوەزەکانیشان ئەوا دەکرد هەمووی بەقا بوو بە وسانە بەس تەڵەوی بوو بە وسانە بوو ئادەوە نمینێم گەردن چێر دەرێم لە کەور قەلانێ بەشنەکەی باری کۆدرەچی فستیڤاڵی کەلتوری یەکێک لە مۆرتە سەرەکیەکانی قوتابخانەکەمانە بە زۆرێک هەموو ساڵانە فستیڤاڵە دووبارە دەبێتەوە چەندبارەی دەکەینەوە بەو پێی ئێمە لە کلێڤەر زیاتر پێش پەروەردە و فێرکردن نیشتیمان سازی دەکەین هەوڵ دەدەین ڕۆڵەکانمان سەرەتا نیشتیمان پەروەەر بنواتە نیشتیمان پەروەری یەکێک لە بنسینە و بنەما سەرەکیەکانمانە وەکو فەلسفەی پەروەردە چاوی لێ دەکەین ئایدیانین دەیانەنێک بەخوا دەخەنە عەبسە لەگەیار ئۆی ناو زیندانیانێ بەچێش بوو بەڕاستی توانی کە ئەو شتە کوردەواریانەی کە پێشتر کراون دووبارە نیشانی بداتەوە دەستخۆشیان لێکەین زۆر بە جوانی توانیان نمونەی کوردەواری کۆن نیشان بدەنەوە بەڕاستی زۆر زۆر چێژمان لێبین کە هەموو ساڵێک ڕێکە خا بە دەستخۆشیەوە. ئای دەرێم عەیران گاز دەکەم دەرێم لە بانەمانێ دووەستام دینا لە کۆرێ دوو لە شامێ دەمکردە شاگردێ وەستا سەدیقی ڕەوان دەزێبراینا دەرێم لە دەستخۆشی لە دەستەی کارژێڕی و مامۆستایانی قوتابخانەی کلێڤەر دەکەم بەهۆی ئەنجامدانی ئەو فستیڤاڵە کوردەواری کەوای کرد ئێمە ئاشنامین بە کللتوری کوردەواری و باو باپیرانمان بۆ مامۆستایان بۆ قوتابیانیش فستیڤاڵێکی خۆش بەشنەکەی باریک دروست بکە لێی مەدە بەسەر کچی مەگرە بەگازێ بدەفینە بە هەمبالێ ئای خەزەمەی لە سەناو لە پێخۆدانێ بدە بەرعەکسی ڕۆژێ ئای لە بەدرێ و بابان وێرانی لە باب میقێوە چێستێرە چێ
خێراتی ڕۆرە گەلە سوپاسی قوتابخانەی کلێڤەر دەکەین و کۆمەڵگای کلێڤەر ئەو ڕۆهەستاینە بە ئەنجامدانی ئەو فیستیڤاڵە کلتوریە دەستی یەکە بە یەکەی ستاف و کارمەندان هەموو خۆش بوو فیستیڤاڵێکی زۆر جوان بوو ئەوڕۆ ئەمە دەوری قماش کڕمان بینیوە هیوادارم لێمان ڕازی بن و بەدڵتان بێ زۆر سوپاسیشتان ئادرێمرانە گاز دەکەم دەرێ لە سماقولیان لە سماقولێ گرتچی دەرێ خوام بکا بە خورامێ شەوبادێ شەوێ بخير بيه والله بصار فراني وصار دكروني والله هندي نما داي بين الصباني هيش جكينو داي بين عاشي هنجي دهينو بيجنج دكينو هذا خيلي دقلنا زاد كينا صار بدور دكينا فلاو بالسلام بەناوی خوای گەورە و میهرەبان ئەوڕۆ ڕۆژی شەممە 11/11/2023 زۆر پێ خوشحاڵ بووم بۆ جاری دوام بەشدار بین وەکو لژنەی سەرپەرشتیاری ئامادەی لە فیستیڤاڵی هەمەڕەنگ با بڵین کولتوری و زانستی و قوتابخانەکانی دامەزراوەی کلێڤەر هەر لە دامەزراوەی باخچە بنەڕەت ئامادەی زۆر بەرگەی ڕێک و پێک و جوان تێدا بوو تعبیر لە ژیانی گوندان دەکرد ژیانی ڕۆژانەی جاران ژیانێکی سادە و ساکار زۆر دەستخۆشی لە خاوەن پڕۆژە دەکەم یەکەم جار دوایی کارگێری هەرسێ دامەزراوە باخچە و بنەڕەت و ئامادەی ئۆستافی لژنەی بۆنەکان و ئاهەنگەکان و ستافی مامۆستایان بەڕاستی جێی دەستخۆشیە زۆر شتێکی ڕێک و پێک بوو دەستیان خۆش بی ئینشاڵڵا ساڵانە ئەو فیستیڤاڵانە بەردەوام بی قوتابیانی سۆد و مفاوەر بگرێن ئینشاڵڵا دەستان خۆش بی زۆر سپاس والله زۆر خۆشە بە من زۆر خۆشە دەستخۆشی لە هەموو مامۆستایەکان دەکەم سپاس مامۆستاکانیشم دەکەم کە ئەمیان هەربژار لە بۆ ئەو پرۆڤەی زۆر درم خۆشە لێرانە بەڕاستی قوتابخانەی کلێڤەر بەڕاستی قوتابخانەی زۆر باشە هەموو ساڵێک ئەم فستیڤاڵە کراوە ئەمیش حەزم هەموو ساڵێک بەشداری تێدا بکەم بارانی ڕەحمەتی لێنە داسی دەبنەوە لەبەر ئەوێ گەرمە وایە ئەمما سوورە گوڵی کێ لە باغی دەشەدادی ئەو سوورە گوڵە دایم لە میزەوە دەچیدایە هەموو ڕۆژێ دەعەندی لە بەیانی بولبول باوی ساڵانەی قوتابخانە هەموو ساڵێک قوتابخانە هەڵدەستی بە ئەنجامدانی کۆمەڵێک فستیڤاڵێک هەرکە کەیمنیش لێرە ئەوڕۆدا قماش فرۆشیە هەر وەکو پێش لە جاراندا هەبووە زۆر باووە کۆمەڵێک قماشی جیاواز کۆمەڵێک ینی قماشی ڕەنگا و ڕەنگ و جیاواز لێرانە نیشانی میوانەکان دەدەین قوتابخانەی کلێڤەر دیارە ئیمڕۆکە هەڵسا بە سازدانی ئەم فستیڤاڵە جوانە بەڕاستیشتی زۆر جوانیان پێشکەش کرد دەستخۆشی لە هەموو لایەکیان دەکەین ئەوەی من تێبینیم کرد بەکارهێنانی ئەو کەلوپەلە سادانە لە ڕۆژانەی باب و باکوریانمان بەڕاستی هەم لەلایەک بەوا دێتە بەرچاومان کە ژیانێکی سادەیان هەبوو بە زەحمەت هەم جێگای دڵخۆشی شەکە توانیوێکیان 100% لە ژیانی ڕۆژانەیان پشت بە کەلوپەلی ناوخۆ ببەستن نەگوەکو ئەوەی ئێستا دەبین هەموو شتێکمان هەر لە دەرەوەیە توانیتیان ژیان بەڕێکن هەر لە خواردن هەر لە بەکارهێنانی کەلوپەلی ڕۆژانێ لە هەموو شتێکە ئەوە جێگای دەستخۆشیەوە سوپاسی هەموو لایەکیش دەکەین ماندوو بوون بەڕاستی لەم فستیڤاڵە زۆر شتیان بیرهێناینەوە کە کاتی خۆی بەشێکی لە سەردەمی ئێمە هەبوو و بەشێکی لەوانەیە قەدیمتر بووە تەبعاً لە باو و باپیرانمان دەستی هەموو لایەکیان خۆش بەڕاستی شتەکانیان زۆر جوانە جێگای دەستخۆشیە سوپاسیان دەکەین ڕکانەوە لەبەر خۆفی خدای لەبەر لۆمە عەبدان لەبەر شەیاتینان لەبەر شوفاران ناوێرم قەتەڵێنم چ دەنجێ
ئاوەچیت بە سێدەنگان گاز دەکات دەڵەتی وەلاوە توخوا غەمان دڵمەگرەکات بە غەمان پێکەڵنایە خۆ منەوە لە بۆ تۆ دەفرۆشمەوە تۆقان تەلەسمان گواران و کرمەکان دەگەڵ خەزێمەیان زاوەدە نەرمەوە کنوەستان وەستاکاران لە بۆ تۆ دروستکەنەوە تەنکۆڵی دەتفەنجێ خوا من دەڵێم چیژە عەیران تو بداکەنێ من چ غەم و غوسەم نینە غەمێ غوسەیە مەخافەتێ ئەوێ کا لە دنیاە من دەکوژێ ئەوە دوو دەشەما دەستخۆشی لە قوتابخانەی کلێڤەر دەکەم کە ساڵان هەڵدەستن باکردنەوەی ئەم فیستیڤالە فۆلکلۆریانە کە ئیشەکانیان زۆر جوان بوو هەموو دەزیوی پیشانیان داین هەمووی دلالت لەوە دەکاتن کە لە کۆنەوە باو باپیرانمان بەو ئامێرە سادانە ژیانێک سادەیان بەڕێ کردە. وەکو مامۆستای قوتابخانەی کلێڤەر کە هەموو ساڵێ بەشداریمان کردو لەو فیستیڤالە بە چەندان زۆر لە کەلەپورەوە بەشداریمان کردو وەکو دانانی خێمەیە و هەروەها دروستکردنی گۆزەیە دروستکردنی شیرینی و هەروەها چایەخانە و ئەم ساڵ بەهۆی نەبارینی بارانەوە دەستمان کرد بە چاڵاکێکی تر ئەویش کردنی بوو کە بە بارانە بوو ئینشەڵڵا خوای گەورە بارانێکی بە ڕەحمەت و مامۆستەدا دەبارێنێ بەخێر هاتنتان های جگە شڕام و سانم لێ دەگری ئەرێ هەی ئەرێ ئۆی ڕاوچی ڕاومەکە لێرە هەی ئەرێ ئۆی ڕاوچی ڕاومەکە لێرە تێکالبێتم بە شەوەکو ئاسەنگەری و هیوادارم ساڵانە ئەم فیستیڤالە دووبارە بکرێتەوە و بە ساڵاتی جیاواز ئینشاڵڵا بۆ ساڵانی داهاتوو بەردەوام بێت. دەستان خۆش بی بەڕاستی مادیبوونی ساڵانتان شتێکی جوانە پار ساڵیش هەمان شتی جوانتان کرد جێی دەستخۆشیە من وەکو بەشداری وەک لە هونەری سیرامیک یان گۆزەکەری کە بەشداریم کردیە چەند شێوەکەم دروست کرد بە شێوەیەکی ڕاستەخۆ لە بۆ بینەرانی خۆشەویست دیاربووانیش تا ڕادێک ینی کەم تا زۆر جێگەی جوانی بوو لە پێش چاوێن و خەڵکیش حەز بەوە دەکاتنکەوە ئەو شتانێکەوە نەیدیتێک و دروست دەکرێت بە شێوەیەکی ڕاستەخۆ بیبینی ئەو شێوەیەکی تاموچێکی خۆی هەیە و ئەو قوڕێکە دروستیشمان کرد و جەنابتان باستان کردەوە قوڕەکە هەرێمی کوردستانی بەداخەوە دەبایە قوڕی هەرێمی کوردستانی خۆمان بینین بەکاری بینین کۆمەڵک جێگامان هەیە کە خۆری زۆر باشیە بەڵام بەداخەوە تا ئێستاکە نەگەیشتەوە ئاستی بەکاری بینین ئێستا خۆڵی کەرکووک یەکە لە خۆڵە باشەکانی عێراق نەک کوردستان بەداخەوە بەکارینانی بەڵام ئەوان هەر بەرداون بەڵام من نەمانتوانی بە شێوەیەکی باش ئیسیفادەی لێ بکەین وەکو هەولێریش خۆڵی شەقڵاوەمانەیە و خۆڵی دێگەڵەمان هەیە بەڵام ئەو خۆڵێک ئێستاکەم بەکارمینە هی ناوچەی بەغدا ناوچەی عۆکاشاتە لەوێ بابا دەرێم بەوێ ئێوارێ حەیرانۆک ئەمە لۆ خۆڕاوە چی بکەم با لە چێلیە شویستانە پێدا بێمە خوارێ بەرامبەری گەردەگەردێ ڕواندزیە سەرەتا بەنای خوای گەورە میێوان بۆ ئەم ساڵش دەستخۆشیش گەرم لە مامۆستایانی بەڕێز و قوتابیان دەکەین کە بەشدار بوون لە فستیڤاڵی کولتوری تێدا بە شێوەیەکی زۆر جوان و سەنانزڕاکێش توانیان
بەشێک لە کار و کردەوەکانی پێشووتر کە بەشێک بوو لە ژیانی ڕۆژانەی کۆمەڵگە و دایک و باوک و باپیرانمان توانیمان زیندوو بکەینەوە بۆ قوتابیان ئاشنا بن بە کولتور و کارە دەستەکانی پێشومان بۆیە ئەمەش قوتابخانەی کلێڤەر وەکو ئەو ریشمەی هەڵگرتووە دروشمی پەروەردە و فێرکردن لە پای ئەوەشدا گرنگیش تەواو بە کولتور و زمان و نەتەوەی خۆمان دەن دەستخۆشی لە مامۆستایانی قوتابیانەکەم زۆر سوپاس بە هیوای سەرکەوتن کاری نوێ بۆ ساڵانی تر شۆڕ و گەردەن زەرد و سەر بە زێڕانە کابانێ گچکۆ کە دەبا بتبینم دولێوارێ لە دەراوێ بیرێ سەلامم لە یارێ کرد یارگە لە عێدز بوو چ سەلامێ جارانی وەرنەگرتینە گۆتمێ جوانێ بێ پەرە لۆچ لێم عێدزە گۆتم جوانێ دەوەرە توک لە یانم لۆ بکە داخۆلۆ لە من عێدزی گۆتی کوڕەتی مەلاوە چە عێدزیم لە تونینە عێدزیم لە پیرە بابێ خێر بەسەر چاوان قوتابخانەی کلێڤەر هەموو ساڵێ فستیڤالی خۆی ئەنجام دەدات ئەو ساڵەکەش فستیڤالی خۆی ئەنجام داوە فستیڤالەکەمان فەرقی هەیە لەگە ساڵەکانیتە ئەو ساڵەکە هەوڵماندا شتەکان زیاتر زیندوو بن بوو نمونە قورکاریەکەیە ستافی گۆزە فرۆش و گۆزە دروستکردن و هەروەها ستافی ئاسنگەریمان هەبوو سەوزەوات فرۆش یعنی هەموو ساڵی ئەمە هەوڵماندا کەشتە چی بکەین جیاواز بین بۆ ئەوەی نەوەکانمان سوودمان لێوە بگرن. آدم گوبرانه گوتام بشین دره دار بریم دریم قراد که بیره حولیره قراد بیره حولیره لکاشن گوگل قدیم آبراینا آدم گوگل دیما عزیزم گو غزار داکا لجیانی گوارا آبرانا آدم گو والله لدفني خزيمة